مۆسیقا هەموو کاتێک دوور لە تۆمۆزیژی ژیان بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی، ژیان پڕ بێ لە خۆشی و شادی. ئەوانەی کە ئێستا هاتن ویستم بە خێراتنیان بکەم و پێشیان بڵێم شەوی یەڵدا 21 لەسەر 22 سعات 8:30 لێرە دەست پێکەین لە دیارە لە حەوشەکەش خواردن پێشکەشکردن و چەندین چالاکی جۆرا و جۆر هەیە، شعر خوێندنەوە و مۆسیقا و گۆرانی هەتا بەرەبەیان.
شو پێتان ڕابگەێنم هەموو ڕۆژێگەم شوێنە لە سەعات 8:30 بەیانیەوە کرێتەوە تاکو 11 شەو تر خێزان بێت بۆ خێزان بۆ خانەوادەکان بۆ هەموو کەسێکی بێت لەدەنشە ئەتوان بڵم نرخەکانیشیان هەرزانترین نرخە چایەک بە 500 نارە ئایا بە 500 نارە بە پێشوانی هەندێک کافتریاوە چای بە 30,000 و ئایا بە 2000 مەبەستمەوەی ڕیکلام بۆ شوێنەکە بکەم مەبەستمەوەم کە ئەم برادەرە بۆ خزمەتی ئەم شارەم شوێنی گرێتەوە ئەوەنەی کە مەبەستی خازانج بووە هیوادارم دیارەگەر لە هاوینە لەوانەیە کێشەواکەی خۆشتر بێت لە دەرەوە خەڵک دانیشێت کاتی خۆشی تیا بەسەر بەرێت جاران هونەرمەندی میلی هەموو کات پەرایەز خراپ بوو ئێستا هەموو کەسێکمان کەناڵێکی ڕاگەیاندنی خۆمانمان هەیە ئیتر ئەگەر هاتن بەخێر بێن نەشاتن هەر بەخێر بێن منەتمان پێی نەماوە بە کوردەکەی کاک فەیسبووک و ماڵی ئاوا بێت سوپاسێکین خۆشەویستان لە ڕێگەی و شاشەوە لەو کاتەوە گەر هەندێک ئەو سلایدانە ببینن ئەوە کەسایەتێکی خەمخۆر و دڵسۆزی ئەم شارە بوو بەڕەحمەت بێ کاک قادر ڕەشید کە هاوڕێی زۆر نزیکی زۆربەی هونەرمەندان بوو خاوەنی تۆمەرگایەکی فرۆشتنی و کاتە کاسێت بوو پیانەوە شریت یا کاسێتی دەجیل بەڵام لە هەمان کاتە ئەتوانم بڵێم زۆرترین ئەرشیفی هونەرمەندانی لای خۆی پاراستە بوو زۆرترین ئەرشیفیشی زیینو کردەوە کاتێک کە ڤیدیۆ پیا بوو شتی وێنەگرتنی ڤیدیۆ فریایە وەکەوتکەوە هەندێک گۆرانیبێژی دێرین کە ڤیدیۆیان نەبوو بۆ نمونە ئەحمەد شەماڵ بلەی سەعاکار بەرزانی سەیدا کاگمیدیا مەحموود محەممەد ئومێدینەی زۆری تر زۆر ئێمە ئەمڕۆ ڕێز دە و کەسایەتە ئەنین کە خۆی لە ژیانە نەماوە بەڕاستی ڕێز لە خانەوادەکەێنین چکە خانەوادەکەشی بە هەمان شێو ماندوو بوون ئەتوانم بڵێم کە لە ماڵی ئەوان زۆربەی بەرهەمەکانمان تۆمارە کرد هونەرمەندانی ئەم شارە هەرکو ماندوو نەکەوتە سەر ئەو خێزانە هونەردۆست و هونەرپەروەرە پێشتری ژێمە وەکو کۆمەڵی هونەری میلی خەڵاتی ڕێزانمان پێشکەش بە کاک غەریبی تەنەکەچی و کاکەمالی حاج سایی و زۆرێک لەوانە کردوەکەوە خزمەتی ئەم شاریان کردووە پێم خۆشە ئەگەر خێزانی کەسایەتی کۆچکردوو یا کوڕەکەی کاکەمێنێکی چەند فەرموبیارە بۆ وەرگرتنی ئەو خەڵاتی کە ئێمە پێشکەشەکەین بەناوی کۆمەڵی هونەری میلیەوە چەپڵەیە بۆ کاکە گەریب خۆشەویست داوا لە کەسایەتی و لە هونەرمەندی دێرینی ئەم شارە مامە کورداکەم کوردە سابر فەرمێ بۆی خەڵاتەکەی ئێمە پێشکەش بکات بەمە ئامان شێو حەزین گوڵاڵەکانش فەرمێ بۆ ئێرە وێنێگرتنەکان با فەرمێ کە بەڕاستی من دەستی ماجەکەم زۆر ئەرکوماندووبوونی هەموو هونەرمەندانی ئەم شارە لەسەر ئەم خوشکە بەڕێزم بۆ کرد مامە کوردەکان بەخێر بێت ئەگەر بۆ وێنەگرتنەکان ئەگەر حەزر لە سەرەتادا زۆر خۆشحاڵم کە لە شوێنێکی وا خۆمە بینمەوە سوپاسی کاکجەزاکەین کە لەم شارە هونەرمەندێکی ماندوو ناسا زۆر لەم بوارە و لەم کاتەیە بەڕاستی من ئێستا بیرەوەیکی زۆر سێرمێتە بوو لە زمانێکە 40 ساڵێک 50 ساڵ 45 ساڵێک لە ماڵی ئەمانە بوو لە خزمەت کاخایرە بوو کە کاتێک تەزیلاتی بۆ کردین بەڕەحمەتی بۆ حەشەماڵ خوا لێیان خۆش بێ یاخوا ئەمڕان لە هەموو ڕۆژێک خۆشتر بێ و هەر پایدار بن ئێوەش ئینشاءالله سپاس بۆ ئەم جێگە و ڕێگەی سپاس بۆ کاکجەزاکەن زۆر سپاس سپاس مامە کورداکەم کە ئەتوانم بەم ڕۆژە ڕۆژان بەڕاستی